نەخۆشی دەرونی شەقیقا فۆکوس لە سەخیندنێ ئازاری ڕۆماتیسموس ئەوە هەموو چارەسەری هەیە. ڕۆزمارین یەکێک لەو جیانە ئەوی یارمەتیت دەکاتن لۆ نمونە ئازارت کەمتربی لە ڕۆماتیسموس یانیش لۆ نمونە شەقیقەت کەمتربیتن یانیش لۆ نمونە ئەگەر حەزت لێە بەس فۆکوست زیاتر لە سەخیندنێ بی دەتانی لۆ منە چایکی دروستکەیت. بۆنەکەشی ماشەڵڵا زۆر خۆشە. یەکەمین تش وچیانگە ئەو ڕۆسمەریتان بڕی دەبی بە ئاو خێی بشۆن. ئۆکێ؟ وچی شوشتان دوایە دەبی لەگە چەقۆکی باش هوردی بکەن لێرە دەکەینە پارچە کچکە خیچەک تۆندە بەخۆی چەقۆکە زۆر تیشە بەس ڕۆسمارینیش زۆر چڕە کەت وچی ئەوە هوردمان کرد چمان پێویستە بەرداغێکی ئەوە گچکە ئەوە یەکەمینە. دووەمین زەیتی زەیتون تکایە لەکن زەیتی زەیتونی تەماشای بکەن لە زێکی ناسیار بیتن جەیەکەی بناسن چکە زەیتی زەیتونەکە دەبی عەسڵی بیتن ئەگە عەسڵی دەبێ هیچ سوودی لێ وەرناگرن ئەوە زۆر گرنگە. ئێستا ئەوەی دەکەمەوە ئەوانە تێ دەکەم باش تێکەن وچی هاوە تێمان کرد ئێستا دەتانین زەیتی زەیتونەکەی تێ بکەین حتا پڕ دەبیتن. زەیتی زەیتونەکەش ئەوەی تێ دەکەین ئەوەندە بەسە ئەگەر ئەوەش بی دەتان بە مڵاکە چی دەتان باش تێکەڵیکەن ئێستا ئەوەیان قەپات دەکەن لۆ تقریباً 5 ساعت 7 ڕۆژی لە زێکی دانین ئەی کەمێک گەرم بیتن لە 5 هەتا 7 ڕۆژی دوارەتان بەکاربێنن. ئەوش لە بەچەو هایە ئەمە دەبی ئەو 5 هەتا 7 ڕۆژە هەتا سوودی لە گوڵەکەی وەگرین یان ئێستا ئەو ڕوونا هەموو قوتەکەی ئەو گوڵی ڕانتە چێشیتن هەتامە دوا بتان بەکاربێنن لۆ من لە قەڵبی خۆمان بدەن. ئێستامە بە خۆمان لێرە ئەوە هەفتەک ئەو ڕۆسماریە نەناو ئەو زەیتی زەیتونە بووە با بکەمەوە ماشەڵە بۆنی و زۆر خۆش بووە. ئێستا لێرە ئەمە چ دەکەین لۆ چ دەتان بەکاربێنین لۆ شەقیقەی لۆ نمونەگە شەقیقەکە لێرە بیتن خیچەک ڕوونەکەی دەبینە ناو دەستمان لێرە ئەوها مەساژ دەکەن و دوای چارێکێک ڕادەوەستین چارێکی وچراوەستن هەست دەکەن کو شەقیقەکە سەبر کەمتر دەبێتن. لۆ نمونە ئەگە پشتان ڕق بووە ئەو زۆر ئەو هالێ لۆ لە پێش سپلیتینە سەرماتان دەبیتن چ دەکەن دیسان ڕوونەکەی دەبن ڕوونەکی باش دەبن یەکێک پشتان مەساژ کاتن لە دوو ماساژەکەی 15 دقیقە حتا 20 دقیقە درێژ بن هەست دەکەن کو عەزڵاتەکە وچی دیسە نەرم دەبێتەوە ڕقەکە لا دەچیتن. ئەو نەفرانە ئەوی ڕۆماتیسموسیان هەیە ئەو زیاتر نەفەرەکانەوەی بە عومرن لەو شوێنەی ئەوی ئازارەکەتان هەیە دەتانن ئەو ڕوونەی ڕۆژانە لۆ نمونە لە پێشنووسنی دەتان بەکاربێنن لە سەری دانین زۆر سوودی لێوەردەگرن و ئیشەڵڵا ئازارەکەش کەمتر دەبێت.